ناوی خوای گەورە و میهرەبان بەداخەوە کۆمەڵی بابەتی گرنگ و مەترسیدار هەن لەبری ئەوەی پەرلەمان ئێمە داوامانە کرد قسە لەسەر ئەم بابەتانە بکە هاتوون سەرقاڵیان کردووە بە پرۆژە یاسایەکی خێزانەوە کە ئەگەر بڕوە ئەو شیرازەی خێزانیشی ئەوە شتێکە ینی ئەوەی کەمەوە ئەوە شتێکە دەن ناسمە ناوردەکاری وەشمە سەر دۆسیەکانم لە ماوەی ئەم ساڵە تەبعان ئێمە چەندین جار باسی ئەم مەترسی دوو ئیدارەیەمان کرد کە زەرەر لە موچە و چیەدا گوێمان لێ نەگیرا ئەنجامەکەی بەس ئەم ساڵ عەجزی موچە لە سلێمانی 300 ملیار دینار بووە ئەم 300یان بەچی پڕ کردوتەوە چون ئەو پارەی کە خەڵک بەڵێندەرەکان بازرگانەکان وەکو تەمین دایانناوە لە بانک بردویانە نزیکەی بای 4-5 ملیار شارەوانی سلێمانی زەوی فرۆشتووە لە بری ئەوەی ببێ بە خەدەمات ئەویش براوە هەروە بەرهێنەرێک پرۆژەیەکی پێدرێ لە ساڵیەکی بای پرۆژەکە پارەیەدا 2 ملیۆن 3 ملیۆن دۆلاری داوە لە بری پرۆژەکە لە بری ئەوەی بکرێتە خزمەتگوزاری ئەویش براوە پارەکان برا تەواو نەما واتە پارە نەما لە بانکە لە مانگی ئایندەوە گرفتی گەورە بۆ موچە خۆرانی سلێمانی دروسە بێ بۆ داهاتی سلێمانی ناگاتە 75 ملیار ئەڵێن تەنیا بۆ موچە 97 ملیار و نیومانەوێ 82 بۆ سلێمانی 15 بۆ وەزارەتەکان و بۆ سەرۆکایەتەکان و بۆ نەسریەش هەمومانیە 40 ملیار پارەش نییە کەواتە بەچی دابینیەکەی ئەم دوو ئیدارەی و بێ ئیدارەیە کە کەس قسەی لەسەر ناکە ئەنجامەکەی هەموو سلێمانی دواتر کوردستان بەرەو لەدبوون و کێشە و ئالۆزی و ئەبا بۆیە لە بری ئەوەی پەرلەمان ئامادەنین لەسەر ئەم بابەتە قسە بکە هاتوون مەشغوڵیان کردووە بەوەی وەڵا ئەگەر پیاوێک شتێ بە ژنەکەی بڵێ ژنەکەی بەدڵی نەبوو شکاتی لێکە یا دراوسیەکەت بڕۆ شکاتێکتان لێ بکە بڵێ و دوانە لە ماڵەوە دەنگە دەنگیانە بۆ دەستگیر کرێن بەڵام من ئەڵێم هەرێمی کوردستان لە لەدبوونایە ئێستا مەسە نایەکرێ مەسەر مانگی ئایندە بەشەی کورسان موچە وەرنەگرێ دوو مانگتر بەشێکی وەرنەگرێ بەداخەوە خاڵی دووەم کە بەداخەوەی لێم زۆر هەوڵماندا زۆر پێداگیریمان کرد کۆمپانیا کامیرە دیاریکردنی تیژڕەوی دانەنیە زۆر بە ڕوونی ئەیڵێم سەرۆکی حکومەت و جێگرەکەی سوورن لەسەر ئەوەی ئەمەدانرێ و هەموو کوردستان بە هەولێر و دۆک شۆ مەرحەلەی ئایندە دەست پێکە ئەبنە کرێکی دوو کۆمپانیا بۆ بەرژۆندی دوو کۆمپانیا کە ئەو سیستەمەی دایان ناوە لە هیچ کوێی دنیا نییە کە جادەکانیشان زۆر زۆر باش بەڵێ بۆ مانگی پێشوش گرفتە بووە مانگی پێشوش گرفتە بووە بەڵامە چون بەچی پڕیانە کردەوە پارەیان لە بانکا دەرەهێنا تۆ بەڵێندەرێکی نەخێر تەمینێکی داناوە کەسێک بووی پارەوە لە بانکا داناوەی شخصی خۆت ڕۆشتون بردویانە بۆم کورتێنانە ئێستا بڕۆ داوایکەرەوە نییە یان لە هەر پرۆژەیەکی وە بەرهێنان لە ساڵیەکی کۆی بەهای پرۆژەکان وەرگرتە بای 200 ملیۆن دلار شقە دروست ناکە 2 ملیۆنیان وەرگرتووە بای 3 ملیۆن نەبرێ بیکەنە پرۆژە و خزمەتگوزاری ئەوشان بەکارهێناوە پەلە پەلێکەیە مەگەر ئەو 50 پرۆژەی کاقوباد ئەعلانی کردووە شقە و ڤێلا و خان و ئەوانن بڕێ پارەش لەوان وەرگیرێ ئێمە حەل نییە لە نەتیجا مانگی ئایندە بۆ نمونە خەرجی سلێمانی 130 ملیار داهاتەکەیان نەگاتە 75 بۆ 80 بەچی پڕیەکەیتەوە موچە نادرێ ئەم دوو بە دیبێکی ترە مەوتومانە ئێسەوە خەڵک گەرمیانمانی کردووە لە بەردەم پەرلەمانە بۆ جادە ئەڵێ وەڵام ئەڵێ پارە نییە ئەڵێ بێ لە داهاتی سلێمانی بێچوە سلێمانی ئەڵێم بۆ نایکەن ئەڵێ پارە نییە ئەگەر هەر مەنتیقەیەک داهاتی پرۆژەی لەسەر خۆی بێ دەرمانی لەسەر خۆی بێ نەسرەی لەسەر خۆی بێ هێزی ئەمنی و سەربازی لەسەر خۆی بێ تەواوکەری لەسەر خۆی بێ ئیشمان بە سەرۆکایەتی حکوومەت و هەریەم و پەرلەمان و ئەم وەزارەتانە چییە هەر بارگرانیمانی 6 ملیار دینار لە داهاتی خەڵک مەسروفیانە و تەواو بەڵێ نەخێر هۆکارەکەی بۆ هەمووانێگرێتەوە لە حکوومەتا بەشدارن ئەی ئیشی جێگری سەرۆکی حکوومەت چییە ئیشی وەزیری دارایی چییە ئەی ئەمانە بۆ بەشدارن لەم حکوومەتە ئەگەر هەرکێ داهاتی خۆی بۆ خۆی بێ ئێمە ئیشمان بە حکوومەت چییە پارەت هەبوو لە کەلار جادە بکە پارەت نەبوو مەیکە پارەت هەبوو دەرمان بکڕە نەبوو ئەگەر ئەم دوو ئیدارەیە بێ هەرێمی کوردستان بەرەو لەدبوونە بەرپرسی یەکەم ئەوانەیە کە نوێنەرایەتی حکوومەتەکەن ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان حەقی بە سلێمانیوە نییە حەقی بە پرۆژەی کەڵەم سلێمانی واتە ڕاپەڕین گەرمیانەوانە ئەو هەموو 873 پرۆژە بە یەکجاری وەساوە 981 بەڵێندەر بازرگان ئیفلاس بوون دیناریان پێ نییە کە یە خۆی کوشتووە کە ئەڵێم وەستاوە ئاسۆش نییە بۆ کردنەوەی
ئەی ئیشی ئەمانە لەسەر حسابی سلێمانی لە حکومەتا چیە و ئیشی سەرۆکی حکومەت چییە؟ ئەگەر سەرۆکی حکومەتەنیا مەسئولی هەولێر و دۆکە با ئەعلان کرێ بە ڕسمی